مرۆڤ وایە هەر کاتێک دەرفەتێکی زۆر چکۆلەشی هەبێ دەست دەکا بە بیرکردنەوە، بەڵام ئەمە بیرکردنەوە دەزانین وەلی چۆن بیرکردنەوەیە کە فێر نەبووین. لە بیرەکانتاندا دەو کاتێکە دانیشتون و دەمێشکی خۆتاندا ژیانی خۆتان لێ دەکۆڵنەوە سەروبنی دەکەن، هیچ کات ئەوەندە گرنگایەتێک بە مەبەستهایەک مەدەن کە ترس دەتاندا ساز بێ. زۆر کەس مەسەڵەن هێندە بە هەستەوە دەڵا ئەمنۆ سەرمایە زۆرە دادەنێم، ئەو پارە زۆرە دادەنێم، نەکا ئیشەکەم نەیگرێ، نەکا مەعاملەکەم جێبەجێ نەبێ، نەکا ئەو شتا بە دروستی سەر نەگرێ، ئەو نەکایانە ترسێکی زۆر دەمێشکی تۆدا ساز دەبێ و ئەو هەستە ترسا وەکو تەپومژێک وایە کە دەمێشکتدا ساز دەبێ. ئەو تەپومژە بیرکردنەوەی جوانت لێ دەستێنێ، ئەو تەپومژە ناهێڵێ ئەتۆ بە جوانی بە وردی لە مێشک و فکری خۆت ئیستفادە بکەی. پس هەمیشە 50 چاڵ لە قەزەکان بکەن، لە بابەتەکان بکەن، دەمێشکی خۆتدا بڵە من حەولی خۆم دەدەم، واگەر ئیشەڵا ئەو شتە بە نەفعی منە سەرنجام دەگرێ، ئەمن تەلاشی خۆم بۆ کردو و ئەگەر نەشیگر ئاسمان بە عارزی نایە. بە قەولی کورداری خۆمان خۆ تەشقی ئاسمان ناڕوخێ، دەچم بۆ ئیشێکی دیکە یا دەچم دەگەڵ خاتوونێکی دیکە یا دەگەڵ ئاغایەکی دیکە پەیوەندی دەگرم و ئیشەڵا دەوێدا بتوانم بەو نەتیجەی کە دڵم دەیهەوێ بگەم.